هاتوون بۆ یەکێک لە مێرگەکانی گوڵی نێرگێز لە ناوچەی گەرمیان. کەشوهەوا و خاکی ئێرەش ئەو گرەوەی لە ناوچە شاخاویەکان بردووەتەوە کە وەک ئەوان جاڕی سەرهەڵدانی گەشەی گوڵی نێرگزی داوە. ئەحمەد و مستەفا خەڵکی گوندی زێڕینن. لە گوندی دەنگەوەرەی نزیک لە گوندەکەی خۆیان مێرگی گوڵی نێرگز هەیە و دەیانەوێ ئاوێزانی بۆن و بەرامەی ئەو گوڵە بەهارێ ببن. ئەو کەسانەی کە تێن سەردانی لەم سنوورەی ئێمە لەم ناوچە چەندین مێرگی لەم بابەتە هەیە، بەڵام ئەم مێرگە گەورەترین مێرگیانە. مێرگێک لە سەروی ئەیراوە هەیە لە خوار مەسرولکان، مێرگێک لای تەیمانە هەیە، یەکێک لە خواری هوارە بەرزە، بەڵام ئەمە دایکی مێرگەکانە. داواکارین لەو کەسانەی کە تێن سەردانی ئەم شوێنانە ئەکەن، ئەم شوێنانە بپارێزن، ژینگەکەی بە پاک و خاوێنی ڕابگرن، زەرەر نەگەێنن بە دەوروبەرەکەی بە شوێنەکانی پاشەڕۆی خراپ لە شوێنی خوانە لە ناو مێرگەکانە بەجێ نێڵن. نێرگزی ئێرە هەر ساڵێک بارانەکەی باش بێت لە دەڕۆژی یەکەمی مانگی شوبات دەست بە گەشەکردن دەکات، بەڵام تەمەنی زۆر ناخایەنێت و لە خاکدا وشک دەبێتەوە. ئێمە نێرگسی گەرمیان نێرگسی جارە نێرگسی هەیە، هەموو ساڵێ نێرگسی دەچێت لە ئەوڵی بەهارەوە کە دەرچوو ئیسا بەهۆی وشکە ساڵی و چەند ساڵێکە باران نییە و مێرگەکان ئاویان نییە، نێرگەکان زۆر کزن لە ئەوڵی بەها دەرەچوێت ماوەی 40 ڕۆژ دەوامەکان نێرگسەکان دوای 40 ڕۆژەکە نامینە هەر لە خۆی کۆتایی پێدێ، بەڵام چەند ساڵێکە باران نەباری و ئیمساڵی بەتایبەتی ئێستا ئەم مێرگەی کە هاندیا بێبارانی پێوە دیارە زۆر کز و لاوازە. دەرکەوتنی گوڵی نێرگز ئاماژەیە بۆ هاتنی وەرزی بەهار. ئەگەرچی ڕێگاکانی گەیشتن بە شوێنی گەشەکردنی دوور بێت، بەڵام جوانی و بۆ نەخۆشەکەی وا لە خەڵک دەکات گوێ بە ماندووبوونی ڕێگا نەدەن و پێی بگەن. هەندێکیش وەک سەرچاوەی داهات بۆی دەچن و لە بازاڕدا دەیفرۆشنەوە. ئەم چەپکە نەرگسەی کە بەدەستمەوەیە نەرگسی گەرمیانە و زیاتر لە 2 هەفتە بێ لە خاک سەری دەرهێناوە. نەرگسەکە بە باڵا کورت و بە بۆنیش خۆش. دەرچوونی نێرگس و گەشەکردنیشی لە گەرمیان وەڵامی ئەو پرسیارانەمان دەداتەوە داخۆ ئایا تەنها لە ناوچە کوێستانەکان نەرگس گەشە دەکا و لە گەرمیان نییە، بەڵام وا دەبینین لە گەرمیانیش نەرگس هەیە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.